یانەی هەندرێن میوانداری پێشمەرگەی هەولێری کرد لارەکانی هەفتەی حەڤدەیەمی خولی نایابی کوردستان. پێشمەرگەی هەولێر بە ئامانجی گرتنەوەی پێشەنگ و هەندرێنیش ڕزگار بوون لە ئەنجامە خراپەکان ڕوویان کردە نێو یاریگا. لانیوە یەکەم تا ڕادەیەک ئاستی هەردوویانە لە یەکەوە نزیک بوو. هەندرێن زیاتر باڵادەست بوو لە ڕووی کۆنتڕۆڵی تۆپ و بنیاتنانی هێرشەکان، بەڵام مەترسی ڕاستەقینە لە هێرشەکانی پێشمەرگەی هەولێر بەدی دەکرا. لە دوو دەرفەت فەرهەنگ گوریا و گۆران عیماد زۆر نزیک بوون لە هەژاندنی تۆڕی گۆڵ یانەی میواندار. لانیوەی دووەم ئاستی هەردوویانە یەکسان بوو، بەڵام لە کاتە جیاوازەکان گۆڕانکاری بەسەردا دەهات. ئازایەتی محەممەد یاسینی گۆڵپارێزی هەندرێن لە پاراستنی گۆڵەکەی و لە دەستدانی دەرفەتەکان لە ڕێگەی هێرشبەرانی هەندرێن وای کردیاریەکە بە یەکسانی و بەبێ گۆڵتۆمارکردن بە کۆتا بێت. فەریق کە زەختی دەکەوێتە سەر تووشی هەڵە دەبی ئەمە دەکرا لە کوڕاتی سابتە ئەو 4-5-6 تۆپەی کە لەسەر منتیقە جەزا بۆمە ئەو دەبا ئیستیقلالمان کردەوە، بەڵام بە شێوەیەکی گشتی بە شتێکی سروشتی وەردەگرین چونکە دووبارەی دەکەمەوە فەریقی هەندرێن لە ناو مەلعەبی خۆی بە ئاسانی خاڵ لە دەست نادا. ئێمە بۆ برنەوە هاتبووین، بەڵام خاڵە چشمان بەدەستینە حتمما خراپ نیە. بەڕاستی ئەمان ئەوڕۆ یاریشی باشماکردن، بەڕاستی لە یاریزانەکان ڕازی بووم. ئەمە لە یاریەکانی ڕابردوو بەلاش بەڕاستی دۆڕانمان هەم یاریمانە کرد هەم دۆڕانیشمان. بەڕاستی ئەوڕۆ لە بۆ سێ خاڵی یاریەکە ئیشمان کرد. دەشمانتانێ لە جێمی یەکەم فرسەمان زۆر بیسان لە جێمی دووەم بەرحاڵ ئەوە تۆپانێت و پاشی سێ شکست برم بەرامبەربی دافعێکی باش دەبی لە بۆ برم یاریەکانی داهاتوود. پێشمەرگەی هەولێر نەیتوانی پێشەنگی لە نەورۆز وەرگێتەوە و بە هاوبەشی خاڵ لەگەڵ نەورۆز و برایەتی و با جیاوازی گۆڵ چووە خانەی سێم بە 26 خاڵ. هەندرێنیش بە 16 خاڵ لە ناوچەی مەترسی دابەزین مایەوە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.